ئەم کاتت باش دکتۆرە، وا باوەلای خەڵک کە هۆکاری سەرەکی دواکەوتنی دووگیانی تەنها تەمەنی ئافرەتەکەیە. ئایا ئەمە ڕاستە یا تەمەنی پیاویش پەیوەندی هەیە؟ بەڵێ بێگومان یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی دواکەوتنی دووگیانی تەمەنی خانمەکەیە و بە هەمان شێوە تەمەنی پیاویش، بەڵام بە زیاتر تەمەنی خانمان، چونکە تەمەنی خانمان کە لەو ڕۆژەوەی کە لەدایک ئەبێت خانمان ڕێژەیەکی دیاریکرا و هێلکەیان هەیە. بە گەورەبوونی تەمەن ژمارەی ئەو هێلکانە لە هەر جارێکی سووری ماگانەیە ئەو هێلکانە لەناو ئەچن. بەڕاستی گرنگترین تەمەن بۆ دووگیانبوون لە تەمەنی 20 ساڵی هەتا 35 ساڵیە کە باشترین تەمەنە بۆ دووگیانبوون، چونکە لەو تەمەنەیە خانمان زۆرترین ژمارەی هێلکەیان هەیە و باشترین جۆری هێلکەشیان هەیە. پاش تەمەنی 37 ساڵی ژمارەی هێلکەکان بە ڕێژەی لە 150 کەمەکات، هەروەها جۆرەکەشی دائەبەزێت. بۆیە ئەمە کاریگەریەکی نەرێنی زۆری ئەبێت لەسەر چانسی ئەویان کە لە داهاتوودا دووگیان بن و هەروەها لە پیاوانیش بە هەمان شێوە. بەڵام لە پیاوان تا ڕادێک ئەتوانم بڵێم کاریگەریەکەی بۆ جۆرە نییە، بەڵام ئەگەر هاتوو تەمەنی پیاوەکە لەسەر و تەمەنی 45 ساڵی بێگومان کە ئەگەری نەخۆشیە درێژخایەنەکان زیاتر ئەبێت. هەروەها بە تایبەتی نەخۆشی شەکرا یا خۆت نەخۆشی بەرزی فشاری خوێن نەخۆشیەکانی دڵ کە ئەمانە کاریگەری ئەبێت لەسەر جۆر و ژمارەی تۆکانیان و هەروەها ئەو هاوسەرانش کە خۆیان لە سەرەتای هاوسەرگیریەوە کێشەی کەمی تۆ و جوڵەی تۆیان هەیە، چەند تەمەنیان گەورەتر بێت ئەم کێشەی بە شێوەیەکی بەرچاو زیاتر دەبێت. بۆیە بەڕاستی هەڵەیەکی بەرچاو هەیە لەناو هاوسەران بە تایبەتی زۆربەی کات خانمەکە وا هەستەکات کە ئەگەر بێت و ئەو چارەسەر وە بگرێت، ئایا چارەسەرەکە لە ڕێگەی دەرمان بێت یاخود لە ڕێگەی پیتاندنی دەستکرد یاخود لە ڕێگەی مناڵی بلووریەوە بێت، ئەو لەوانەیە ئەو خانمەکە ئەتوانێت ژمارەی هێلکەی زیاد بکات. نەخێر، ژمارەیەکی هێلکە بە هیچ جۆرێک زیاد ناکرێت. ژمارەی هێلکە دیاریکراوە کە خانمان لەدایک ئەبێت ژمارەیەکی دیاریکراوی هەیە، واتە ئێمە لە کاتی دەرمان یاخود لە کاتی ئەنجامدانی مناڵی بلووری ناتوانین ژمارەی هێلکەی خانمەکە زیاد بکەین، بەڵکو تەنیا قەبارەی هێلکەکان زیاد دەکەین بۆ ئەوی بگاتە هێلکەیەکی پێگەیشتوو. بۆیە ئەمە زۆر گرنگە بۆ هاوسەران کە بیزانن. بەڕاستی سەرڕای ئەوەش هەندێک خانمان هەیە کە خانمەکە زگماگی ژمارەی هێلکەکانی خۆی کەمە، واتە لە تەمەنی 25 ساڵی ژمارەی هێلکەکانی وەکو یەکێک وایە لە تەمەنی 40 ساڵی یاخود 45 ساڵی دابێت. بۆیە ئەم خانمانە باشتر وایە دووگیانبوونیان دوانەخان. هەروەها ئەمەش دەتوانم بڵێم وەکو هێلکەدانی خانمان وەکو گوڵێک وایە کە لە سەرەتا چۆن خونچەیەک ئەپشکوێت چەند جوانە و گوڵێکی کراوە و جوانە، بەڵام وردە ئەو گوڵا بەرەو سیزبوون و لاوازبوون و هەڵوەرین ئەڕوا. هێلکەدانی خانمانیش بە هەمان شێوە لە تەمەنی 20 بۆ 35 ساڵی کە هێلکەدانێکی چالاکە و ژمارە و جۆری هێلکەکانی باشە، پاشی 35 ساڵی ئەو هێلکەدانە بەرەو سستی ئەڕوات و بەرەو پوکانەوە ئەڕوات و بە وردە بەرەو لێچوونەوە واتە وەستانی سووری ماگانە ئەڕوات. ئەمەش دەتوانم بڵێم یەکێکە لە نیعمەتەکانی خوای گەورە کە بە خانمانی بەخشیوە، چونکە بەڕاستی جستەی خانمان لە تەمەنی 20 بۆ 35 ساڵی جستەیەکی زۆر تەندروستە و باشترین جستەیە کە ئەتوانێت جستەی بەرگەی ئەو دووگیانبوون بگرێت و دووگیانێکی تەندروست. بەڕاستی کە پاش تەمەنی 40 بۆ 45 ساڵی خانمەکە کێشەی زیادبوونی ئەگەری توشبوونی بە نەخۆشیە درێژخانەکان زیاترە، وەکو بەرزی فشاری خوێن و شەکرا هەروە نەخۆشیەکانی دڵ. بۆیە دووگیانبوون مەترسی زیاتر ئەبێت لە تەندروستی و جستەی خانمەکە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.